بۆ ئەوەی بتوانی بە قوڵی تێبگەیت لە بەهێزی کاریگەری ئالوودەبوون بە پۆڕن، ئێمە بێت سەیری دوو لایەنی کێشەکە بکەین، لایەنی جەستەیی و لایەنی عاتیفی. با بە کورتی باسی لایەنی جەستەیی بکەین. وەگەزانین مێشکی پیاو زۆر جیاوازە لە مێشکی ئافرەت لە تایبەتمەندی و دیزاینە. بۆ نمونە پیاوان لە زۆربەی حاڵەتەکانە لە ڕێگەی چاوەوە سەرنجیان بۆ دیمەنی وێنەی ڕاکێشرێت، هەرەوەیشە کەوا کات لە ڕووی جنسیەوە بوو ڕۆژیان. شتێک لە مێشکە هەیە پێوترێت تالامۆس کە بەرپرسیارە لە جیاکردنەوەی ئەو وێنانەی کە هەستی جنسی ئەو ڕژێنن. تەنانەت ئەگەر پیاوێک سەدان وێنەیە نیشان بدرێت و یەکێک لە وێنەکان سروشتێکی جنسیە بێت، ئەوە تالامۆس ئەم وێنێ دەستنیشانەکات بۆ پیاوان. بۆیە لە ئیسلامە ئەمۆژگاریمانەکرێت کە ئاگادار بین و هەموو کات چاوەکانمان و سیرکردنەکانمان نزم بکەینەوە. الله سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزە فەرمێت: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. بە پیاوە باوەڕدارەکان بڵێ کە دیدەن و چاویان نزم بکەنەوە و بەم شێوەیەش دەتوانن شەرم و شکۆی خۆیان بپارێزن و دامێنیان بپارێزن. هەمان فەرمانیش دراوە بە ئافرەتان بە هەمان شێوە لەم ئاەتەیە. یەکێک لە باشترین چارەسەرەکان بۆ پاراستنی چاوەکانت و مێشکێت لە توشبوون بە ئالوودەبوونی دیدەنی بە سادەیی بریتە لەوەی کە شوێن فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەویت کە لە ڕێی نزمکردنەوەی چاوەکانتەوەیە. بەڵام ئەگەر ڕێ بین چاوەکانمان بە ئازادی سەیری شتانێک بکەن کە لەوانەیە ڕامام کێشن بۆ هەر ڕەفتارێکی نەخوازراوی جنسی، ئیترە و کاتە ئالوودەبوونەکە خۆی زیاترە بێت و هەمیشە بە دوای وێنەی جنسیەوە بین و زۆر جاریش کەسەکە لەوانەیە هەمان شت دووبارە بکاتەوە کە سەیری کردووە و لەوانەیە تووشی پەیوەندی ناشەرعی بێت و لە ئەنجامیشە لەوانەیە تووشی نەخۆشی زۆر مەترسیدارە گواسراوەکان بێت. ئێستا کێشەکە چیتر سەبارەت بە ڕازیکردنی خودی کەسێک نییە. ئەم لایەنە هەرزوو نەبێت و کەسەکە بە زەحمە دەتوانێت خۆی بگونجێنێت لەگەڵ هەستی خەمۆکی و دوودڵی و تووڕەبوون و کەمی تەرکیز و سەرئێشە و هەتا دوایی، چونکە ئەو جۆرە پۆڕنانەی کەسەکە پێشتر سەیریە کرد چیتر بەلایە خۆش نین، بۆیە زوویە درەنگ بە کۆتایەت، بۆیە ڕێژەکان زیاد دەکات و سەیری شتانێک دەکات کە هەرگیز پێشتر نەیویستە سەیریان بکات، وەک جنس لەگەڵ ئاژەڵ و فیلمە قێزەونەکانی تر، تەنیا بۆ تێرکردنی ئارەزوەکەی. لە ڕووی لایەنی عاتیفیشەوە زۆربەی کەسەکان ئەناڵێنن بەهۆی کاریگەری خۆویستن یان پوچگەرایی، چونکە پۆرنۆگرافی بەڵێنی یاوە بە گۆشەگیری و خۆشحاڵکردنی خۆت. زۆربەی پیاوەکان هەرگیز گرنگی نایان بە هەستی هاوسەرەکانیان لە کاتی پێکەوبوونیانە، تەنها گرنگی بە خۆشحاڵکردنی خۆیانیان. هەموو ئەوەی کە گرنگی پێیان خۆشحاڵکردنی خودە و هەرگیز گرنگی نایان بە خۆشحاڵکردنی هاوسەرەکانیان. خۆویستی ئەبێتە هۆی تەنیابوونیان کە لەوانەیە بێتە هۆکاری چەندین چالاکی تری نهێنی. ئەمەژە بێتە هۆی دروستبوونی تاکێکی دژە کۆمەلگا کە حەز ناکات بچێتە دەرەوە و لەگەڵ هاوڕەکانی و ئەندامانی خێزانەکەیە کۆ بێتەوە کات بەسەر بەرێ. کاکرێ کاریگەری لەسەر کار و پیشەی کەسێک بکات کە لە ئەڵقەی جیادا زیاتر باسیەکەین. هەمووانش ئەکرێ بە خراپی کاریگەری بکاتە سەر پەیوەندیەکەیان کە بێتە هۆی خەمۆکی تند و دڵەڕاوچی و تووڕەیی و تێکچوونی مەزاجەوە تا دوایی. ئەمە ئەو شتانن کە پۆرنۆگرافی پەیمانی دا و دەربارەیان. ئێمە لەسەر ڕێگەی خاوێنی و پاچی و ڕاستی و متمانە و تەرکیز و سەرکەوتنین. هەروەک چۆن لە ئەڵقەی یەکەمدا باسم کرد، هەڵبژاردنەکە هەمیشە لە دەستی خۆتا بێت، بۆیە ژیر بە کاتێک هەڵەبژێریت.